ئەمڕۆ مۆزەخانەکەی ماڵی شەرکۆپەکەس دوای ساڵ و نێ 2 ساڵ کارکردن کە لەسەر ئەرچی بەڕێز کاک بافڵ جەلال تاالبانی دکتۆر هاوڕێی شێخداری شێخ نووری سەرپەرشتی کرا و لەسەر ئەرچی ئەوان بە ئەنجام گەیشت ئەمڕۆ کرایەوانێ ماڵەکەەوە گەبینن لە 2 پێگاتوە بەڕووی دۆستانی شاری شێرکۆ و هەوادارانی و خەڵکو و تەنانەت گەشتیارانیش داکرێتەوە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە و شەممان کاژمێر دەیبیانی تا سێی پاژنێوەڕوو بێ بەرامبەرە کۆفی شۆپێک هەیە و دوای ژووری ژیان نامەکەی و کتێبخانەکەی و ئەم هۆڵەیە لە خوارەوە بەشی سەری شەوانەی وەکو بینیتان ژوورێکی ئینتەرناشناڵ هەیە بۆ چاپی شارەکانی شێرکۆیە بە زمانە زیندوەکانی دنیا لێ پەخشکراوەتە و دانراوەتەوانێ و نمایشکراوەتەوانێ ژوورێکی دیکەژێ بۆ نمایشی دیوانەکانێتی کە بە دەنگی خۆی و کارکتەری ناو دیوانەکان لەسەر ڕووپەلی دیوارەکان دانرێتەوە و هۆڵێکی ئێڤنتی ژێ بۆ 50-60 کەس تاسن دڵخۆشن کە ئەمە لە ماڵێکی ئاساییەوە بوو بە ماڵێکە بۆ هەموو جێگای هەموو کەسێکە هەموو کەسێک توانێت سەردانی بکە یادگاریەکانی باوکە ببینێت بە دڵنیایی هەر خودی کردنی مۆزەخانەکە ئەبێتە پاراستنی میراتی ئەدەبی و شعری و کولتوری ئێمە بۆیە زۆر گرنگە نەک ماڵی شێرکۆ ماڵی شاعیرەکانی دیکەشمان کە بێتە مۆزەخانە بۆی کە نەوەی داهاتوش بزانێ شاعیرەکانیان چۆن ژیاون دەزنووسەکانیان چۆنە شعرەکانیان چۆن و لە کوێ ژیاون بۆیە ئەم ماڵە بە تایبەتی بۆ شێرکۆ گرنگە و بۆ پاراستنی میراتی ئەدەبی شعری ئێمەش گرنگترێکە چۆنە بڕێتەنەوە تابلێ و کەسایەتیانی تر بێنن لە مۆزەخانەکەیان نمایش ئەم تابلوانە هەندێکیان هاوڕێ باوکم بوون وەکو مامۆستا جەمال شارباژێڕی و وەکو شاعری گۆران پێشت خۆی و حەمە ساڵ عەدیلان و ئەمانە زیاتر لە فکر و نووسین و شعری شێرکۆ نزیکن کوردیشن و بیانیشن بۆی ئەم ژوورەوە ئەوە بنیاندراوە وەکو میوانی ژوانە ئێرە ژووری میوان بۆ وەختی خۆی دانیشتنی هۆڵی میوان بووە بۆیە ئەم کارکتەرانەی کە لەسەر ئەمانەن زیاتر ئەمانە کوردین و کە هاوڕێ بوون و ئەمانەش لە فکر و نووسینی شێرکۆوانی نزیک بوون تاشتەکانی باوکە لێرە نمایشکراوە بەڵێ لێرە هەندێک لە دەزنووسەکانی دانراوە و لە کتێبخانەکەشی چاویلکە و ماڵێن قەڵەم و دوا دەزنووسی خۆیمانە هەمووی لێوە هەیە